دروستکردنی مزگەوت و بینایی مزگەوت ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە بە تایبەتی بۆ ئەم گوندەش گوندی قالیجۆ کە پێکهاتووە لە 140 دانە ماڵ لەوەشێ مەحروم بووبن لە هەندێ شت وەکو مەکتەب بەڵام خوای میرەبان بە هاوکاری خێرخوازان بە هاوکاری خواپێداوان توانیان بینای ئەم مزگەوتە بکەن. معلومە مزگەوت جێژوانی هەموو پێغەمبەران بوو عەلەیهیمو السەڵات وەسەلام، شوێنی لیقای خوای پەروەردگار بووە، شوێنی لیقای ئەهلی ئاسمان و زەمین بووە. جگە لە ئەرکە عیبادەتەکە، جگە لەو ئەرکە ئاینی کە لە مزگەوتە ئەنجام ئەدرێ، معلومە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکە کە هیجرەت ئەکا بۆ مەدینەی منەوەرە یەکەم کارێک یەکەم ئیشێک یەکەم بینایە کە دروستی ئەکا بینای مزگەوت بووە. یا ربی بارانی ڕەحمەتمان کۆبدارێنی، خوایە لێمان تووڕە نەبی، خوایە لێمان تووڕە نەبی، خوایە لێمان تووڕە نەبی. وانەکانی پێکەوە ژیان و خۆشەویستی و برایەتی فێر دەبین. ئەمڕۆ ئێمە لە نێو مزگەوتێکدا دەژین، لە نێو مزگەوتێکدا دانیشتوین کە بە جوودی کرێکار و ڕەنجدەر و یەک لەو مامۆستا و خێرخوازانەی تەنانەت مناڵێک کە ڕێگەی بە ڕێبوارەکان نیشانداوە تا بگەنە ئێرە، ئەو ژن و ئافرەتانەی لە ماڵەوە خواردن و خوانیان حازر کردووە بۆ کرێکارەکان، ئەمە بە جوودی یەکە بە یەکە و عارق ڕشتنی ئەوان هاتوۆتە دی، بە جوودی 3 ساڵی هاتوچۆ و خەم خواردنی برای عزیزم مامۆستا ئامانج و کاکسەی نەجات و هەموو ئەو برایانەی ماڵی هاوکاران کە من خزمەکاریانم ئەوانە هاتوۆتە دی لەگەڵ خێرخوازان و سەرجەم گوندی قالیجۆدا. بۆیە دووبارە پیرۆزباییتان لێ دەکەین، دووبارە پیرۆزبایی لە خۆمان دەکەین. شەوی تاریک بە بێچرا بێدایک و باوک و برا دەرئەکەوت بەردیان تێ ئەگرت، ددانی پیرۆزیان شەهید کرد، ئاوارە بوو دەربەدەر بوو ئەمە ژیانی پێغەمبەر بوو. خوێنکار فێرخوازی لە سەرتابای جیهاندا ئەو پیاوە لە هەمان کاتا کە خۆشەویستی شوێن لەسەر زەوی مزگەوتەکانم پێغەمبەری خوا ئافرین سەلەم. بۆیە خۆشەویستەکانی من ئەزانن مزگەوت موڵکی هەمووانە، نەهین ڕێکخراوە، نەهین حیزبە، نەهین خەڵکە، نەهین گوندە. مزگەوت هیچ پاسەوان و کەسێک دەرگاوانێکی نییە. مزگەوتە خەڵکەشێ دەژوورەکان و ئەچێتە ماڵەکانەوە سبی داگیرتێنە، پانکە داگیرتێنە، گڵۆب داگیر کە قسە ناکە. دە بچۆ ماڵێکەوە 2 گڵۆب داگیرتێنە مەدانە چیت پێڵێ، 2 سبی داگیرتێنە نەک کاربەکە هەڵداتەوە. بۆ نمونە بڕۆ بەرپرسی بڕۆ بەردەم ماڵێکی بەرپرس هەر حیمایە ناڵێ بشتە ژوورەوە جارێ هەکۆمە لە ڕێگری لێ ئەکرێ. مزگەوت هیچ موڵکی کەس نییە، موڵکی ئەو خەڵکەیە بۆ خۆی مسلمانان تیا ئیسراحەتی تیا بکەن، هەموو کەسێک خۆی بە خاوەنی مزگەوت دەزانێ. ئەها کابرایەکی غەریب دێت پەنجەرێدە دوومەکەی خاتە ئیش و ئەلێ خۆی گۆڵبەکان نەخاتە ئیش، غەریبیشە کە نایناسێ، بەڵام ماڵی خۆی ئەزانێ. بۆیە مزگەوت موڵکی هەمووانە و ماڵی هەموو لایەکمانە.